بارودۆخی گشتی لە ڕووی داراییەوە چۆنە، یعنی خەڵک ژیانی چۆن ئەگوزارێنێ، بە تایبەت پێویستیەکانی ڕۆژانەیان چۆن پەیدا ئەکەن؟ بەڵێ خۆی لێرە ئەم پرسیارە لە ڕاستیان دوو وەڵامی هەیە. بارودۆخی دارایی ئەوانەی کە جنسی بەریتانیانێ، ئەوانەی کە هاوڵاتی بەریتانی بە کورد و بە تەواوی ئینگلیز و بە تەواوی نەتەوەکانی ترەوە جیاوازە لەگەڵ ئەوانەی کە ئیقامەیان نییە. باسێکی ئەوانەی بکەین کە ژیانیان تەواوە لێرە، ماڵی خۆیان هەیە، ئیقامەی خۆیان هەیە، ژیانیان مستەقر لێرە، ئەوانە با بڵێن بارودۆخیان خراپ نییە، چونکە ئەوانە ئەکرێن بە دوو بەشەوە. بەشی یەکەمیان ئەو بەڕێزانن کە لەسەر جۆب سنتەرن، واسە لەسەر دەعمی حکوومەتن، ئەوانە ژیانی ڕۆژانەی پێشتر لە ماڵەوە ئەمێننەوە، هەفتانە هەفتەی جارێک ئەچن بۆ سنتەری کار لەوێ ئیمزاکردن و پارەی خۆیان وەرەگرن. ئێستا ئەو ئیمزایش نەماوە. گروپەکەی تر ئەوانن کە وەکو ئێمەمانان ئیشمانەکرد لە دەرەوە، نووسینگەیە، دوکانە، سەرتاشە، هەر بابەتێکی ترە. ئێستا ئێمەیان کەوتە ماڵەوە ناتوانین بچینە دەرەوە. ئەوانەی کە ئەتوان لە ماڵەوە ئیش بکەن، ئەتوان لە ماڵەوە ئیشی خۆیان بکەن، حکومەت هیچ هاوکارییان ناکات. ئەوانەی کە ناتوان لە ماڵەوە ئیش بکەن، هەندێک کەسێک دوکانی سەرتاشی هەیە، بۆ نمونە ڕێستۆرانتی هەیە، مەطعەمی هەیە، لەم جۆرە ئیشانی هەیە، دوکانی فیتەری هەیە، ناتوانێت لە ماڵەوە ئیشەکەی بکات. حکومەت دەڵێت تۆ لە ماڵەوە دانیشە، ئێمە لە 80% داهاتی ساڵانەی خۆت بە شێوازی هەفتانە دەدەین بە تۆ. ئەمە چۆنی حسێبەکرێ؟ ئەمە وها حسێبەکرێتەوە هەموو ساڵێک لە بەریتانیا شتێکی هەیە پێوترێت تاکس ریتێرن، واتە باجی ساڵانەی تۆ چەند باجت بە حکومەتی بەریتانیا داوە. هەندێک کەس هەیە مەسەلەن نووسێتی من لە ساڵێکە 10,000 پاوەند پەیدا ئەکەم. حکومەت ڕیکۆردی 3 ساڵی ڕابردووی ئەو کەسە هەڵ ئەداتەوە بۆی خەڵکێک ئەم سیستەمە وەکو فرۆد، یعنی وەکو فێڵ بەکاری نهێنێت. هەموو کەسێک هەستێ و فێڵ لە حکومەت بکات و داوای پارە لە خەڵک لە حکومەت بکات، بۆی حکومەت دەڵێ من سەیری ڕیکۆرد، واتە تۆماری ئیشکردنی 3 ساڵی ڕابردووی خەڵکەکەم ئەوانەی کە داوای پارەمان لێ یەکەم زان لە ماوەی 3 ساڵی ڕابردووە ئەم کەسە چی کردووە. گەر بێت لە ماوەی 3 ساڵی ڕابردووە هەموو ساڵێ تاکس ریتێرنی دابێ، واتە باجی ساڵانەی ناردبێتەوە بۆ حکومەت و باجی بە حکومەت دابێ، ئەو کاتە لە 80 مثلا بۆ نمونە 10,000 پاوەند قازانجی کردو لە ساڵێکە، حکومەت لە ساڵێکە 8,000 پاوەندی پێ ئەدات. ئەمە بڕیاری حکومەتە، هەتاوەکو مانگی 6 ئەبێت تەواوی ئەو کەسانی کە کار بۆ خۆیان دەکەن، واتە سێڵف ئیمپلۆیدن، حکومەت نامیان بۆ ئەنێرێ لە ڕێگەی شارەوانی و یا لە ڕێگەی HMRC و نامیان بۆ ئەنێرێ و داوایان لێکا کە خۆیان تۆمارکردن بۆ وەرگرتنی ئەو پارەیە. بە قسمی سێهەمی ئەو پەنابەرانن کە هیچ شتێکیان نییە، پەنابەرێکی زۆر لە بەریتانیا ئەژی حکومەت لەسەر جادە دایناون، مەبەست تەنها پەنابەری کورد نییە، تەواوی نەتەوەکانی تر. کەسێک هەیە ڕۆژی 30 پاوەند، 50 پاوەند، 60 پاوەند لە دوکانێکی غەستێکا، لە دوکانێکی سەرتاشیە بەڕەش شاگردانەی کردووە، بەڕەش ئیشی کردووە، ئێستا دوکانەکە داخراوە، هەم دوکانەکە هاوکاری ناکە و هەم حکومەتیش هاوکاری ناکە. بەڕاستی ئەوانە ئێستا ژیانیان زۆر ناخۆشە، بە تایبەت ئەو بەڕێزانەی کە پارێکی هەڵگیراوێن، واتە سێفکراویان لە لای خۆیان هەڵنەگرتووە. زۆر کەسێکەیە کە محتاجە قەرزار بۆ، بەڕاستی ئەمانە ئێستا خراپترین چین لە بەریتانیا لە ڕووی داراییەوە بەداخەوە.